لە سێبەری باوەڕدا بەشی دووەم. نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. یاساکانی قەزا و قەدەر و عەتا. قەزا بریتیە لە جێبەجێبوونی ئەو قەدەر و بڕیارانەی کە خوای گەورە لە لەوحی مەحفوظ و کتێبی سەرەکیدا دەستنیشانی کردوون لە کاتی تایبەتی خۆیاندا و لەلایەن ئیرادەی بەندەوە. واتە قەزا بریتیە لە جێبەجێبوونی قەدەر. عەتا وشەیەکی عەرەبیە و بە ماناکانی بەخشین و بەخشش و لوتف و ئیحسان دێت. خوای گەورە جگە لە لەوحی مەحفوظ لەوحی کوژاندنەوە و چەسپاندنیشی هەیە. وەکو پێشتریش باسمان کرد، لەوحی مەحفوظ کتابی موبین یان ئیمامی موبینە و گۆڕان و سڕینەوەی تێدا ڕوونادات. هەرچی لەوحی کوژاندنەوە و چەسپاندنیشە ئەوە وەکو لەم ئایەتەشدا ئاماژەی بۆ دەکرێت: يمحو الله ما يشاء ويثبت وعنده أم الكتاب. بریتیە لە ناونیشانی ئەو کتێبەی کە خوای گەورە بە گوێرەی یاسای عەتا هەندێک لە تەقدیراتەکانی پێشووی دەگۆڕێت و جێبەجێیان دەکات. یاسای عەتا دەتوانێت قەزا بگۆڕێت. بۆ نمونە، بەندە نزیکە لەوەی قەدەرێکی تایبەت بە ژیانی بگۆڕێت بە قەزا، بەڵام بەندە لەتیفەیەکی تایبەت بەخۆی بەکاردەهێنێت و پەیوەندی لەگەڵ خوای گەورە دەبەستێت و نزیکی بەدەست دەهێنێت، یاخود کردارێکی وەک دوعاکردن و سەدەقە و بەخشین کە خوا پێی خۆشە ئەنجام دەدات و لە خوا نزیک دەبێتەوە. لە ئەنجامی ئەم نزیکێشدا خوای گەورە عەتایەکی تایبەتی پێدەبەخشێت و قەزاکەی لەسەر جێبەجێ ناکات و بۆی دەگۆڕێت بە شتێک کە لە قازانجێتی. بۆ نمونە، بەندە بە نیەت و مەیلی گوناهێک لە ماڵ دەردەچێت، لەبەر ئەوەی بە نیەتەکەی پەنجەی ناوە بە دوگمەی ئیرادەکەیدا، خوای گەورەش ئەنجامی مەیلەکەی بەدی دەهێنێت و دەیگەیەنێت بەو جێگایی کە ئارەزووی دەکات. بەڵام حاڵەتێکی جوانی ئەو بەندەیە لایەنێکی کە خوای گەورە پێی خۆشە. بۆ نمونە، لە تاریکی شەودا دوو دڵۆ فرمێسکی ڕشتووە، یان چەند برادەرێکی بە ئۆتۆمبیلەکەی گەیاندووە بۆ گوێگرتن لە وتارێک. ئەمانە ڕەحمەتی ئیلاهیان هێناوەتە لەرزە و خوای گەورەش لەو جێگایەدا هاوڕێیەکی باشی بۆ ڕاست دەکاتەوە و لە بری گوناه بۆ گوڵزاری دەبات. بەمەش بڕیارێک لەسەر بەندەکەی دەگۆڕێت، هەرچەندە ئەو بە ئیرادەکەی شایەنی تاوانەکە بوو. گۆڕینی قەزا یان بڕیارێکی تایبەت بە بەندەیەک لەلایەن خوای گەورە، ئیتر بە هۆکار بێت یان بێ هۆکار، بریتیە لە عەتا. دوای ئەم گۆڕانە مافی ئەوەمان نییە لە خوای گەورە بپرسین بۆچی نەتێژد ئەو بەندەیە بچێت بۆ مەیخانە لە کاتێکدا ئەو نیەتیشی هێنا بوو، بۆچی قەزاکەیت بە عەتایەک گۆڕی، ئەو چی بوێت دەیدات بە هەر کەسێک کە بیەوێت، چێی بوێت بەرەو هیدایەت و چێشی بوێت بەرەو گومڕایی ئاراستەی دەکات. لەبەر ئەم هۆیە هەموو چاکەکانی ئێمە بەخششی خوای گەورەیە و خراپەکانیشمان لە خۆمانەوەیە. بەڵام زۆر جار کاتێک خەریکە بەهۆی خراپە و تاوانەکانمانەوە سەر بەرە و تلێر دەبینەوە، خوای گەورە دەستمان دەگرێت و ڕزگارمان دەکات. ئەمە لوتفی ئەوە، هەروەک بە لوتفەکانی ڕێگری لە بەڵاو موسیبەتەکان دەکات. بە هەمان جۆر جاری وایە مۆڵەتی نوقمبوون لە گوناه و کوفر و تاواندا نادات. ئەمە بریتیە لە بەخششی شاهانەی ئەو سەبارەت بەو بەندانەی کە لە ڕاستیدا شایانی نین. ئەگەر خوای گەورە بە عەتاکەی قەزای هەڵنەوەشاندایەتەوە و هەمیشە ئەو کارەی بەدی بهێنایە کە ئیرادەمان مەیلی دەکات، ئەمە دادپەروەریەکی ڕوون و ڕەوان دەبوو، وە کەسیش نەیدەتوانی هیچ بڵێت. بەدی نەهێنانەکەی چاکە و بەخششێکی تایبەتیە، وەکو قورئانی پیرۆزیش لە زۆر شوێندا ئاماژەی بۆ دەکات. خوای گەورە لە ناوچوونی نەتەوە و میلەتانی پێشین بە کوفر و شیرک و ستەم و تاوان و سەرپێچی و یاخیبوونیانەوە دەبەستێتەوە. بەڵام گەلی پێغەمبەر یونس ڕێک لەو کاتەدا کە خەریک بوو ئەو بەڵاو موسیبەتەیان بۆ بێت کە شایانی بوون، دەستیان کرد بە دوعاکردن و داوای لێخۆشبوون. لە ئەنجامدا خوای گەورە ئەو بەڵایی نەهێنا بەسەریاندا. واتە سەبارەت بە گەلی حەزرەتی یونس، عەتا قەزای هەڵوەشاندەوە.